ئەو ماوەیە ژمارەیەک فەرمانبەری دایرە ئیتیحادیەکانی هەرێمی کوردستان وەکو ئیقامە و ڕێگەزنامە و پاسپۆرت پەیوەندیان پێوە کردین کە ماوەی 4 مانگە موچەکانیان لە بەغداوە بۆ نەهاتووە. ئەماش بەڕاستی جێی سەرنج بوو لە لای ئێمە چۆن دەبێت ئەم دایرە ئیتیحادیانە کە موچەکانیان لە بەغدایە وەکو هەموو پارێزگاکانی تر موچەکانیان بۆنێ بۆیە ئێمە بڕیارمان داوە لە ئەم هەفتەیە کە دەگەڕێین و بەغدا بە سوین زەدی بکەین لەگەر وەزارەتی ناوخۆ وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی دارایی بانج نامە بنێرین بۆ وەزیر و پەیوەندی پێ بکەین بزانین لەبەرچی موچە ئەم فەرمانگانە خەرج ناکرێ. خۆ ئەو فەرمانبەرانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لەو فەرمانگانە ئەوانە فەرمانگەی ئیتیحادین. ئەگە تا ئێستا بیانوو هەیە بۆ خەرج نەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام ئەوانە فەرمانبەری ئیتیحادین و لە هەرێمی کوردستان کارەکەی خۆیان ئەنجام داوە. بەڕاستی هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی موچەکانیان. ئێمە کاری جددی دەکەین بۆ بەدەستێنانی موچەکانیان بە زووترین کات.